وڵاتێکی بچووکی دەریای کاریبیە بەڵام ناوبانگێکی گەورەی جیهانی هەیە. ناوبانگەکەی دۆمەنیکا لە پێدانی هاوڵاتینامەیە بە هەر کەسێک کە $100,000 ببەخشێتە حکوومەتی وڵاتەکە یان $200,000 وەبەرهێنان لە کەرتی خانوبەری دوورگەکەدا بکات. مانگی ڕابردوو ئیمانوێل نانتان بەڕێوەبەری پرۆگرامەکە ڕایگەیاند دانیشتوانی هەرێمی کوردستانیان قەدەغە کردووە لەوەی کە بەشداری لەو پرۆگرامەی دۆمەنیکادا بکەن. ئێمە 30 ساڵ زیاترەوە پرۆگرامەمان هەیە ماوە پێداچوونەوە بە هەندێک لەو کێشانە دەکەین کە سەر هەڵدەدەن. ئێستا لێکۆڵنەوە لەوە دەکەین کە چۆن پرۆگرامەکە لەوێ ڕکلامی بۆ کراوە وردبینی دەکەین بەڵام بە هیوام ئەو پێداچوونەوەی بە ماوەیەکی کورتەوە بێت و بەردەوام بین. کاربەدەستانی باڵای دۆمەنیکا دەڵێن لە هەرێمی کوردستان ساختەکاری لە پەڕاوەکان بۆ وەرگرتنی هاوڵاتینامە کراوە و بە شێوەیەکی نادروستیش ڕکلام بۆ پاسەپۆرتی دۆمەنیکا کراوە. کەنف گرین بەڕێوەبەری ئاژانسێکی پڕکردنەوەی پەڕاوی ئەو کەسانەیە کە دەیانەوێت داواکاری بۆ هاوڵاتینامەی دۆمەنیکا پێشکەش بکەن. هەندێک لەو پەڕاوانەی ئێستا لە بەردەستیدایە هی دانیشتوانی هەرێمی کوردستانن. لێکۆڵینەوە لە ڕاست و دروستی پەڕاوەکان و ئەو زانیێرانە دەکرێت کە پێشکەشکارەکان دەیخەنە ڕوو. لەبەرەوە ئەگەر لە شوێنێکەوە بەردەوام پەڕاوگەلێک بێنێ بەردەست ئەو کۆمپانیایی کە وردبینی دەکەن و دەرکەوێت کە ئەو پەڕاوانە لەگەڵ ستانداردەکانی لێکۆڵینەوەی کۆمپانیەکان و لەگەڵ ستانداردەکانی پرۆگرامەکە ناگونجێن ئەوە دۆخێک دروست دەکات کە دوجار ڕاگررتنی پرۆگرامەکە لەلایەن دەسەڵاتدارانەوە لێ دەکەوێتەوە. جگە لە پەڕاوی ساختە کاربەدەستانی دۆمەنیکا دەڵێن ڕکلامکردن بۆ پاسەپۆرتی دۆمەنیکی لە ڕێگەی تەکست مەسج و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لە هەرێمی کوردستان نیگەرانی کردوون. ئەما کڕینی پاسپۆرت نییە وەبەرهێنانە لە وڵاتینامەی دۆمەنیکا و یەکێک لەو شتانێک کە وڵاتینامەکە دەتوانێت پێشکەشت بکات ئەوەیە کە دوای هەموو پرۆسەکە دەتوانی داواکاری بۆ پاسپۆرت پێشکەش بکەیت. هەڵگرانی پاسپۆرتی دۆمەنیکا دەتوانن بێ وەرگرتنی ویزای پێشوەخت سەردانی زیاتر لە 145 وڵات و ناوچە بکەن و لە نێویشیاندا وڵاتانی شنگن و بەریتانیا. کاربەدەستانی دوورگەکە دەڵێن نایەنەوێت ڕکلامی نادروست و دۆکۆمنتی ساختەوە بکات ناوبانگی پاسپۆرتی وڵاتەکەیان لەکەدار بکات. دوورگەی کامنوێڵسی دۆمەنیکا یەکێکە لە هەژارترین وڵاتانی دەریای کاریبی بەڵام لە ڕێگەی پرۆگرامی وەبەرهێنان لە هاوڵاتینامەی وڵاتەکەەوە توانیوێتی نزیکەی لە 16 داهاتی وڵاتەکەی بەو شێوەیە پەیدا بکات کە تێیدا هەزاران هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەشدارن و هاوڵاتینامەی ئەم وڵاتەیان هەیە. کاربەدەستانی دۆمەنیکا دەڵێن دوایەوەی کە ساختەکاریکی زۆریان لە کاغەز و پەڕاوەکان و هەروەها لە شێوازی بازاڕکردنی پرۆگرامەکە لە هەرێمی کوردستان بینیوە پرۆگرامەکەیان ڕاگرتووە بەڵام دوای چاوپێخشاندنەوە جارێکی دیکە دەست پێ دەکەنەوە. ڕۆژ عەلیزاڵە ڕووداو دۆمەنیکا.